وڵات جارێ ئەوەی کە سەرۆکی پەرلەمان کە قسەی پێ بڕیم من پێم ناخۆش بوو چونکە بابەتەکەی من زۆر پەیوەندیدار بوو بە ڕۆژئاوا و بە بارودۆخی کە لە ڕۆژئاوا دەگوزەرێ و من لەوێش پێشم گوتم قسە بە خەڵک مەبڕە و ئەگەر قسەیەکی نایاسایی پێچەوانەی ڕێنمایەکان کراوە مافی خۆتە پێم بردەنە حەقی لە قسەم پێ ببڕی ئەمن چکە دیدی تێڕوانینی فراکسیۆنی دەخەمە ڕوو و وا ڕێکەوتین کە قسەی خۆمان بکەین بەڕاستی مینبەری پەرلەمان مینبەری خەڵکە یانی دەبێت خەڵک بزانێت کە لەم پەرلەمانە چ دەگوزارێ و ئەوەی کە متمانە و پشگیری ئەمێ کردووە کاکە ینی دەبێت خۆ تعبیر لە بۆ چوون و لە قەناعەتی ئەم خەڵک میلەتەی خۆمان بکەینەوە و من پێشم وا بوو دەبوو ئەگەر هەر بیەوە قسەشی بە خەڵک بڕی باە کە پەیوەندی بە بابەتەکەەوە نەبوو فراکسیۆن هەبوو باسی 16 ئۆکتۆبەری دەکرد کە هیچ پەیوەندی بە خۆرئاوای ڕۆژئاوای کوردستانەوە نەبوو یعنی دەبوو بەڕاستی بەوی بڕی باە و دەبوو مەسەن لە کاتی خۆیدا سەرۆکی پەرلەمان کە سرود دەگوترا لە هۆڵی پەرلەمان کە لە بەرنامەی کاریشدا نەبوو دەبوو پێی بڕی باە و بیگوت بەوە لە بەرنامەی کار نییە دانیشە بەڵام بۆی هەڵەسا سەر پێ بەهەرحاڵ من پێم ناخۆش بوو و ئەوە تریش وەڵا من ئەوەی کە گوتی لە پرۆتۆکۆل بسرێتەوە دوعا بوو یعنی بۆ دوعا بسرێتەوە بۆ بسرێتەوە یعنی من دوعام کرد بۆوانەی کە لە ڕۆژئاوا کوژراون لە شۆڕشەکانی ڕابردووماندا بۆ ڕزگارکردنی کوردستان کوژراون بە ئەوانەی ئێمەشەوە گوتم بەخوایە لیان خۆش بە بەهەشتیان شادکەی پلێ شەهیدان پێ ببەخشید وخوایە بریندارە شیفا بریندارەکانمان بنێری وخوا یارمەتیمان بدەیت کە بتوانین کیان و قوارەیەکی ڕاستەقینە بۆ ئەم میلەتی خۆمان دروستکەین دوعای سڕیوەتەوە وەڵام من نازم چیم گوت بوو ینی من پێم وایە شتێکی هەڵەی کرد ومێد دەکەم کە ئینشاڵڵا ئەوە دووبارە چونکە حەشیم باوە ئەوە هیچ کەس لەمڕۆ هیچ کاش حەشیم داوا دەکەێت هیچ کەس مزادی ئەمە بەسەر ئێمە نەکا وەڵی کەس حەقی ئەوەی نییە و بەڕاستی لە ئێمەش لە پێشتر نییە مزادی کوردایمان بەسەرەوە بکە و کەسیش بەڕاستی حەقی ئەوەی نییە مزایدەی مسلمانەتیمان بەسەرەوە بکە من ناڵە مسلمانی باشترین لە خەڵک نا بەڵام مسلمانەتی و دینداری و شارەزایی و ئەوە قورئان هەیە و سنەتی خەڵک دەتوانێت مەسەن بە پێوەری قورئان و سنەت هەڵوێست و ڕەفتار و قسەکان بپێوێ و هەڵیان سەنجێنێت تەبان یعنی ئەم مزاداتە نەکرێت بەڕاستی ینی دوعا کراوە لە پرۆتۆکۆل بیسڕیەوە ینی بتەوێت بە خەڵکی پیشاندێ ئێمە بەم خەڵک ناڵێن شەید ئێمە پێمان وایە بە پێی نەسی فەرمایشی پێغەمبەری صلی الله علیه و آله لەسەر بێ کە باسەوەی دەکا ئەوەی کە لە پێناو لەسەر ماڵەکەی لەسەر خاکەکەی لەسەر ناموسی لەسەر دینی بکوژدە پێغەمبەر بە فەرمێ شەهیدە بەڵام ئەمە کە بڵێ ئەمە جێگەی بەهەشتە و یەک بڵێ ئەمە بەڕاستی پێچەوانەی ئوسولی دین و شەریعەتە